أفرمي أبو هريرة رضا ورحمة خواه لبه بوي جرايونته كبيغمرجان صلى الله عليه وسلم فرميتي أكثروا ذكر هاذم اللذات الموت فرموي زور يادي أوشتبكن كهرشي تشيرشكان أي بتشرينه سبحان الله شون جاري وهي زڕەی مۆبایلەکەت لە ئیشێکی زۆر گرنگ ڕاتەسڵکێنێ جاری وایە لە نان ڕاتەسڵکێنێ لە نوێژە ڕاتەسڵکێنێ لەسەر قەبرستان ڕاتەسڵکێنێ یعنی کەئەنەما چۆن ئەو جەرەسەت بۆیە کوتوپڕ تۆ نازانی وەقت و ناوەختی نییە دێت بەخوا مردن ئەو هەیە چۆن ئەوە هادیمی لەزاتی دنیایە بەخوا هەموو چێژەکانی دنیا بە چۆن زڕەی مۆبایلەکەت لێ ئەدا ئەوە لە کوتوپڕێکە کۆتایی بە هەموو شتێکی تۆیە و ماڵ ئاوایەکەیت و بارگە ئەپێچیتەوە ئەڕۆی دەی ئەفەرمێ ئەکثروا ذکر هذه اللذات ئەوەی کە ئەو شتێک کە هەرچی لەزاتی تۆیە هەر هەمووی ئەڕمێنێ و نایهێڵێ زۆر بیری لێکەرەوە یعنی چێژەکانی ئێمە لە دنیا چین ڕئاسەتە چ ڕئیسێ هەیە نەمردبێ کامیان هەن ما بێتەوە جا خۆ بمانایەتەوە دنیا کاولە و هەموو ئەمرن بە دوایەکە ئەڕۆن ئایا چێژی تۆ لە وەرگرتنی عیلمایە چه زانایە کە نەمردبێ و کۆتایی پێ نەهات ئایا چێژ وەرگرتنی تۆ لە میوە خواردن و خواردن و سفرەی ڕازاوەیە کێن کوان خاوەن سفرەکان هەمویان مردن چێژی تۆ لە مەسەلەی مناکەحە و زەواج و ئافرەت و ئەویش هەموو ڕۆشتن کەس نەما کەوابوو ئەو شتێک کە هەرچی لەزاتە ئەی بچڕێنێ هەرچی خۆشیەکانی دنیای ورد و خاشیەکە بریتێ لە مردن دەی ئەفەرمێ خۆشەویستمان زۆر بیرکەنەوە زۆر لێی زۆر یادیکەنەوە